دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە هاتین لەگەڵ کەسی وەی دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە قوتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان ئێمە یەکەم بەڵکی دیگی مەشکان ئەڵێ ڕازانە بیر ناکەین پەیمانە ڕێبارزانی کوردستانیانەمانە ڕێبارزانی کوردستانیانەمانە شەباوەکو زریان دەردەنوو نالەکەیدا شەڕشی سەختی ئەینوو وەڵا شەباوەکو زریان دەردەنوو نالەکەیدا شەڕشی سەختی ئەینوو. سەرەتا پیرۆزبایی خۆمان ئەنێرین بۆ جەنابی سەرۆک بارزانی و خانەوادەی سەربەرزی شەیدان و پێشمەرگە قارمانەکان و هەموو هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان بە بۆنەی حوتەمین ساڵی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕاستی مێژوویەکی پڕ سەروەری و دوور و درێژە کە ئەم ماوە زۆرە توانیوێتی بگاتە ئەم ئامادە و کە لە دەستکە و بەدەستبێنێ. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەو مێژوو لە سەرەتای دامەزانی کە بە سەرۆکاتی باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانی نەمر کە 77 ساڵ لەمەوە پێش لە دوای کۆماری کوردستان لە مەهاباد کە گەشتە ئەوەی کە کۆمار بەرەو زەعیفی بڕوا بەرەو نەمان بڕوا تواندا بە قیادەی بارزانی نەمر پارتی دیموکراتی کوردستان دابمەزرێ. هەڵبەتە ئەو ڕۆژە ڕۆژێکی مێژووی پیرۆز بووە چونکە چەخماخەیەکی تر بۆ گەلی کورد لێدرا و تواندا پارتی دیموکراتی کوردستان دابمەزرێ بە قیادەی بارزانی نەمر و ئەو هەواڵانەی کە دەوریان هەبوو نزیک بوون و هەروە ئەو هەواڵانی کە لە کوردستانی عێراق هەبوون ئەو کاتە و هەر لەو ڕۆژە پیرۆزەدا جەنابی سەرۆک مەسعود بارزانی لە دنیا هاتووەتە دنیاوە کە ئەمەش پرشینێکی تی کورد و کوردستان بووە بۆیە هەر بەو بۆنەوە پیرۆزبایی لە جەنابیانەکەین و خۆشحاڵین کە ئێمە قایدێک و سەروەرێک و خۆشەویستێکی تر ئاوە هاتوۆتە دنیاوە کە دوای بارزانی نەمر ئەوەش ڕووناکێکی گەورە بوو بۆ کوردستان. لەم ڕۆژەدا سڵاوە نێرین بۆ ڕابەری ڕۆحی مەزن جەنەرال مستەفا بارزانی کە دامەزرێنەر و بزوێنەری شۆڕشی ئەیلولی مەزن بووە پارتی دیموکراتی کوردستان بووە کە لە 16 ئابی 1946 لە هەمان کاتە ئەمڕۆ ڕێکەوتێکیکەی خەڵاتی مێژوویە کە ئەویش لە دایکبوونی جەنابی سەرۆک بارزانی بۆیە بەو یادەوە پیرۆزبایی لە سەرۆکی خۆشەویستمان کاک مەسعود بارزانی لە سەرۆک و سەرکردایەتی پارتی و جەماوەری بە شەرەفی کوردستان بە گشتی و خەڵکی پارتی بە تایبەتی یەکەین. ئەم یادە یادێکی مەزنە چووکە لەو ڕۆژەوە کە پارتی دیموکراتی کوردستان دامەزراوە زۆر شت گۆڕاوە پێش تاریخ و پێش بەرواری دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان شۆڕژێر هەبوون گروپ هەبوون حیزب هەبوون بەڵام زۆردان شتەکان ناڕێخاو بوون لێرە و لەوێ بزوتنەوەی سەری هەڵداوە بۆ ماوەیەک دوایی کپ بۆتەوە یا کپیان کردوێتەوە یا ڕێکخاو نەبووە بەڵام لەو ڕۆژەوە کە پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێک لە سەردەمی زەرورەتا کە دروست بووە هەموو جوڵانە و ڕزگاری خوازیەکان هەموو کردەوە سەربازیەکان هەموو شێوازی ئیدارەدانی هەر هەمووی لە شێواتێکی بچوک بچووکەوە لە پسر پترەوە لە بێ بەرنامەیەوە لە بێت سیستەمیەوە گۆڕی بۆ حیزب حیزبێک کە توانیوێتی کۆمەلگا ئاراستە بکە حیزبێک کە ڕابەر و پارت و بارەگا و مؤسساتی هەبووە حیزبێک کە تەنزیم و جەماوەری هەبووە حیزبێک کە استراتیجی هەبووە حیزبێک کە ئامانجەکانی دیاری کردووە بۆیە توانین لە دێڕێکی کورت تا بڵێین لە دوای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان خەباتی ئەم میلەتە چووە چوارچێوەیەکی یاساییەوە چونکە چووە چارچێوەیەکی دیارەوە چووە تەشکیلاتێکی بەناوبانگەوە درێژترین
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ پارتێک نەماوە هیچ پارتێک نەماوە کە تەمەنی پارتی دیموکراتی کوردستانی بۆ ئێستاش لە پێشڕەویە بەردەوام بێ ئەمە گرنجەکەی مزداقەتەکەی گەڕێتەوە بۆ ئەو بەرنامە چڕوپڕەی کە سەرکردایەتی پارتی هەیە بۆ بەگەلی کوردستان بۆ مزداقێتی لە کاری خەباتە بۆ نەبوونی تیرۆر و پەڵەی ڕەش لە خەباتی ئەم حیزبا بۆ لە هەمووی گرنگتر بۆ بەرنامەیەکی ستراتیژی گەورەی نەتەوەیی کە هەمیشە لە هەر کوێیەک نەیارێک یا دۆستێک ویستێتی قسە لەگەڵ کورد بکە یا مخاتەبەی کورد بکە لە ڕێی پارتی دیموکراتی کوردستانەوە بووە هەر نەیارێکیش بە پێچەوانەی یارەکانەوە ویسپێتیان زەربەیەک لە کورد بدەن پێش هەموو کەس پارتی دیموکراتی کوردستان لەمپەر و سەنگەر بۆ لە بەردەمی هەر جۆرە پەلاماردانێکی دڕندانە بۆیە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان توانی خەڵکی شۆڕژێری کوردستان بە تەواو چینی توێژەکانەوە ژێت چەتری سایە حیزبێکی نەتەوەیی پان و پۆڕی سیاسەتی ڕاستەقینە کۆ بکاتەوە توانی هەموو جوڵانەوەکان ڕێک بخە هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی جەماوەری هەم لە ڕووی دیپلۆماسی بوو بە ئەو حیزبەی کە تا ئێستاش دوای ئەم هەموو هەورازوون شێوە دوای ئەم هەموو پیلان و مەئامەرەیە دوای ئەم هەموو دوژمنە زۆرە تا ئێستا کەریگل دوایەکی حکومەکانی عێراقی بەڕێ کردو بۆ خۆی لەسەر پێماوەتەوە ئەم پارتە لە ناو گەردەلوولا گەورە بوو بۆیە هیچ ڕەشەبایەکی ناوەخت و هیچ مەئامەرێک تا ئێستا نەیجوڵاند و نایتاسێنێ و ناشی بەزێنێ و بە تەکید پارتی هەرمێنێ و لە پێشڕەوی بەردەوامە بێت 77 ساڵ بەسەر تەمەنی پارتی دیموکراتی کوردستان لە جەنابی سەرۆک بارزانی و هەروەها لە تەواوی ئەندامان و لایەنگرانی ئەم پارتە پێشڕەوە پیرۆز دەکەین 77 ساڵ بە ژمارە لەوانەیە ژمارەیەکی کەم بێ بەڵام کاتێک کە بیری لێ دەکەیتەوە لە ماوەی ئەم 77 ساڵەیە لە گۆڕەپاندی سیاسی کوردستان و ناوچەکە چی گوزەراوە هەروەها و سەردەمەی کە پارتی دیموکراتی کوردستانی تیا دامەزراوە چ سەردەمێک بووە بۆ دەرەکەوێ کە ئەو ئەرکەی کە جەنابی بارزانی نەمەر وەکو دامەزرێنەری پارتی دیموکراتی کوردستان هەروەها ئەو دەستەیە کە لەگەڵ یا پارتی دیموکراتی کوردستانیان دامەزران چ ئەرکێکی قورس بوو بە تایبەتی لەو کاتەی کە سەردەمی دوای شکستهێنانی کۆماری کوردستان بوو لە مەهاباد واتە ناومێدیەک باڵی کێشا بوو بەسەر تەواوی کوردستانە هەر چوار پارچەکەی کوردستان جەنابی بارزانی نەمەر بەهۆی ئەو بارودۆخەیە کە بەسەر کۆماری کوردستانە هات ئەو بارودۆخە دامەزرانی حیزبێکی کوردستانی کە تەواوی چین و توێژەکانی کوردستان بتوانن متمانەی پێ بکەن کارێکی زۆر گران بوو بۆ لەبەر ئەوەی ئەو حیزبە تازە دامەزرێ حیزبی تر هەن لە گۆڕەپانی سیاسیە حیزبی کۆنتر لەو هەن بەنسبەت پارتیەوە کۆکردنەوەی ئەو خەڵکە لە خۆی کە لە ماوەیەکی کەمە بتوانێت بێتە جێی ئومێدی هەموو خەڵکی کوردستان کۆمەڵە کۆکاری لە پشۆ بوو یەکەم ئەو بووکە بارزانی نەمەر کاریزمایەک بوو کە بە تێگەیشتنی دەقیق بە خوێندنەوەی ورد لەسەر بارودۆخی تەواوی کوردستان هەروەها بە لە چاوگرتنی سەرجەم ناوچەکانی کوردستان وەکو یەک لەو سەردەمەیە کە سەردەمی تەکنۆلۆژیا نەبوو سەردەمی زانیاری نەبوو سەردەمی پێڕاگەیشتنی خێرا نەبوو تۆ بتانی ئاگاداری بارودۆخەکانی سەرجەم ناوچەکانی کوردستان بووی ئەمە جگە لە کاریزمایی و وردبینی و هەروە ڕۆشنبینی و سەرکردەیەکی ترمان بۆ دەرناخە ئەمە لەو کاتەیە بە دروستی نیشانی ئەومان نیشانەداکە بۆشاییەک هەبووە لە ڕێبەڕایەتیکردنی شۆڕشێکی سەردەمیانە لە ئەنجامی زڵم و زۆری ئەو دەوڵەتە داگیرکەرانەی کە کوردستان بەسەریا دابەش بووە بارزانی نەمەر ئەوەی لەبەر چاو نەگرت بوو ڕۆژهەڵات ڕۆی بوو هاوکاری ئەوان سەردەمانێک بەهانای کۆمارەکەی شێخ مەحموودی حەفیدەوە هاتووە لە سلەیمانی بەنسبەت پارچەکانی تریشەوە بە هەمان شێوە بەنسبەت ئاینەکانی تریشەوە بە هەمان شێوە مێژووە ئێمە زۆر زۆر بە ڕوونی لەبەر چاومانە کەواتە پارتی شتێک بووە لە گەورەتر لە حیزب کائینێک بووە فراوانتر لە ڕێکخراوێکی سیاسی تۆ بتانی لە ئاغایەک و لە جوتیارێکەوە لە
چەپێک و لە ئیسلامیەکەوە لە موسڵمانێک و لە مەسیحیەکەوە هەمووی لە چوارچێوەیەکە کۆ بکەیتەوە کەواتە ئەم قەوارەیە ئەم چوارچێوەیە کە پێڵین پارتی دیموکراتی کوردستان شتێکی نائاسایی بووە بۆ ئەو سەردەمە ئەوەشی کە تاوەکو ئێستا بەردەوامی داوە بەم کاروان و بەم خەباتە کە تاوەکو ئێستا پاش 1970 ساڵ پارتی دیموکراتی کوردستان لە تواناییدا هەبێ بە یەکەمی بمێنێتەوە هەمان ئەو سەرچاوەیەکە لە 16 ئابی 1946 بارزانی نەمر و هاوڕێکانی وەکو سەرچاوەیەکی ڕوون بۆ ئەم خەڵکیان داناوە تاوەکو ئێستاش بەردەوامە و لەسەر یێڕۆن پیرۆزوای 70 ساڵی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لە خانەوادەی سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان پیرۆز بێت لە سەرکردە و ڕێبەر و ڕابەری نەتەوەی کوردمان جەنابی کاک مەسعود وارزانی پیرۆز بێت لە تەواوی لایەنگران و کادرانی پارتی پیرۆز بێت و هەروەها لە تەواوی خەڵکی کوردستانیش پیرۆز بێت بۆ پیرۆزبایی لە خەڵکی کوردستان پارتی لە ساڵی 1946 کاتێک کە دامەزرێت لە قۆناغێکی هەستیاردا دادەمەزرێت لە قۆناغێکە کە لە دوای جەنگی جیهانی دووەمە نەخشە سیاسی جوگرافی جیهان گۆڕانکاری نوێی بەخۆ بینیوە پارتی تاکە حیزبی سیاسیە لەسەر ئاستی هەموو هەر چوار پارچەی کوردستانە کە لە دوای قۆناغی نوێی جیهان و دابشکاری جیهانیەوە پارتی دامەزراوە لە هەر چوار پارچەی کوردستانیشا ڕۆڵ و کاریگەری هەبووە پارتی دیموکراتی کوردستان زەڕورەتێکی مێژوویی بوو کە لەو سەردەمە دامەزرا بە حکمی ئەوەی کورد لە سەردەمی شۆڕشی شێخ مەحموودی نەمر لە باشووری کوردستان سەردەمی شۆڕشی شێخ سەعیدی پیران لە باکووری کوردستان و هەروەها لە سەردەمی شۆڕشی سمکوی شکاک لە ئارارات و هەروەها دوای ڕووخانی کۆماری کوردستانیش لە مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستانە یارە ڕۆڵێکی کاریگەری هەبووە شکست بهێنان بە پلانێکی نێودەوڵەتی و ناخۆیی لەم پارچانەی کوردستانە وای کردووە کە حرەکەی یاخود بزاوتی شۆڕژگەری کوردی دامرچێتەوە لە پارچەکانە پارتی دیموکراتی کوردستان کاتێک کە دادەمەزرێت شۆڕشێکی سەرتاسەری نیشتیمانی کوردانە کە دواتر دەبێتە شۆڕشێکی نیشتیمانی کوردستانی گرنگی هەبوونی پارتی دیموکراتی کوردستان بەپێی قۆناغا مێژوویەکان بۆ خەڵکی کوردستان بریتیە لەو گرنگیە کە دەستی پێکردووە بە چەند قۆناغێکە تێپەڕ بوو یەکەمیان قۆناغی شۆڕشی ئەیلول و لە دوای نەگەیشتن بە دانوستاندن لەگەڵ حکوومەتی عەبدولکەریم قاسم با بڵێن عێراقی نوێی دوای پاشایەتی دووەم بەدەستهێنانی بە ڕێکەوتنامە یاخود بەیاننامە 11 ئازار لە ساڵی 1970 کە بەرهەمی شۆڕشی ئەیلول بوو بریتی بوو بۆ لە ماوەیەکی کاتیا بۆ ماوەی 4 ساڵ وای کرد کە پارتی دەستکەوتێکی گرنگ بۆ خەڵکی کوردستان بەدەستبێنێت لە کاتێکا لەو سەردەمەیە بە هەموو شێوەیە کوردبوون قەدەغە بوو بەڵام وای کرد کە حکوومەتی بەحسی سەردەمی ئەحمەد حەسەن بەکر کە بڵێن بەحسیەکان سەرکردایەتی یان دەکرد بۆ ئەو کاتە دام بە مافی کووردا بنێن و بەیاننامەکەش یاخۆ ڕێکەوتنامەکە بریتی بوو لە دامپێدانان بە مافەکانی گەلی کوردستانە هەر لە خۆبەڕێوەبردن و هەروەها باج و خەراج و هەروەها کردنەوەی قوتابخانەی کوردی و زمانی کوردیش پارتی لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول جاریشکە بەهێزەوە دەست پێ دەکاتەوە و بەرهەمی شۆڕشی گوڵان لە 91 بەدەستی دەیانێت بۆ پارتی دیموکراتی کوردستان خاوەندارێتی ڕاپەڕین دەکات لەبەرەوەی پارتی بەهێزترین پارتی سیاسی ئەو سەردەمە بووە لە ڕووی پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە پارتی هێزێکی تۆکمەی هەبووە و سەرکردایەتی بە ڕێز کاک مەسعود وارزانی و پارتی خاوەنی پێگەیەکی تایبەت بووە بە حکمی مێژوویەکەی لە ناو عێراق و هەروەها لە ناو وڵاتانی عەرەبیدا بۆیە ئەو هێزەی کە لە پشتیەوە بوو بۆ شکاندنی سەدام و دیاریکردنی
مافی کوردان وەکو هەرێمی کوردستان و تێپەڕنەکردنی هێڵی تەماس لەلایەن حکوومەتی عێراقی و کە لە ئەنجومەنی ئاسایش بە خودی بەڕێز فرانسۆ میتران پێشنیاری دەکات دیارە ئەو دەگەڕێتەوە بۆ ئەو پەیوەندیە بەهێزی لە نێوان پارتی و سەرکردایەتی شۆڕش بە سەرۆکاتی مەلە مستەفای بارزانی لەویادا مافی کوردان دیاری دەکات کە ئەمەش هەر دیسانەوە پارتی دموکراتی کوردستان ڕابەراتی دەکات. پێشەکی بە خێراتنێکی گەرمتانەکەم لە ساڵ یادی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان گەرمترین پیرۆزبایی لە جەنابی سەرۆ و لە ماڵباتی بارزان و لە هەموو کوردێکی بە شەرەفی کوردستان دەکەم. هەڵبەتە 16 ئاب ڕۆژێکی گرنگ و پرشنگدارە لە مێژووی گەلەکەماندا کە دوو ڕووداوی زۆر مێژووی تێدا ڕوویداوە. یەکەمیان دامەزراندنی پارتێکی گەورەی نەتەوەیی وەکو پارتی دموکراتی کوردستان کە هەتاکو ئەم ساتە وەختی ئێمە تێداین یەکێکە لە پارتە هەرە بەهێزەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دووهەمیان لە دایکبوونی کاریزمایەکی نەتەوەی کووردە کە ئیمڕۆ مەرجعی باڵای هەر چوار پارچەی کوردستانە کە جەنابی سەرۆ. هەڵبەتە لە ڕووی گۆڕانکاریەکانەوە کە پارتی دموکراتی کوردستان دامەزرا ئەتوانین بڵێن هەنگاوێک بوو بۆ بەرەو پێشچوونی مۆدێلی حیزبایەتی کە کورد هیچ کاتێک لە مێژووی خۆیدا لەو شێوەیە لە مۆدێلی حیزبایەتی نەبووە و ئەتوانین بڵێن لە پەنجاکانی سەدەی ڕابردووە پارتی هەنگاوێکی ترینا بۆ بەرەو مەدەنیەت بوون کە ئەویش دامەزراندنی ڕێکخراوە جەماوریەکانی وەکو قوتابیان و لاوان و ئافرەتان بوو کە ئەمەش هەنگاوێکی زۆر زۆر باش بوو بۆی کە کۆمەڵگەی کوردی بەرەو پێش بچێت و بەرەو مەدەنیەت بچێت. ئەمانە هەمووی گۆڕانکاری گرنگ بوون لە مێژووی بزافی ڕزگاری خوازیگەری کوردە. بياني كل بدين مروي جهانا لكننا ويدا بيانا بياني كل بدين مروي جهانا كتاب عليكم داية وكل مدان لما يكم بقيدي مشكا غير زاد بما كين بينانا ريبان زاني كردستان يا نمانا ريبان زاني كردستان يا نمانا والله شباوة زريان جردنون نعلى قيدا شرشي سختي أينو والله شباوة زريان جردنون نعلى قيدا شرشي سختي أينو کە کۆماری کوردستان لە مەهاباد بەرەو کۆتایی ڕۆی ئەمە بەڕاستی ڕۆژێکی زۆر ناخۆش بۆ کورد بۆ کوردستان بەڵام دامەزرانی پارتی دموکراتی کوردستان بە سەرۆکایەتی باوکی ڕۆحینەتەوەی کورد بارزانی مستەفا و هاوڵەکانی هەباڵەکانی ئەمە ڕووناچێکەکەی بەخشی ینی ئەو ماوەیە کورد بووە لە بۆ ئەو ناخۆشیە ئەوە وەکو وتم ڕووناچێکی تر کە پارتی دموکراتی کورد ئەو کاتە بۆ ناوە بوو کە دامەزرا ئەمەلێکی کە بوو هیوایەکی کە بوو بۆ کوردستان هەڵبەتە پارتی دموکراتی کوردستان تەم ئەو تەمەنە درێژەی هەیەی ئەو 77 ساڵی کە هێناوێتی تاکو ئێستا گەلێ سەرکەوتن و گەلێ نشوستی شێناوە بەڵام سەرکەوتنەکان هەڵبەتە زۆر بۆ مێژوو و نووسوێتی تاریخێکە بۆ کوردستان هەڵبەتە بارزانی نەمر هەر لەو کاتە لەبەر ئاڵۆزی وەزعەکە و لەبەر ئەو مەسیرە گەورەی بەرەو ناچاری نەگەڕێتەوە بەرەو عێراق بەرەو ناو کوردستان عێراق بەرەو رووسیا ڕۆشت هەڵبەتە لەگەڵ ئەو هەواڵانەی کە ڕۆشتن مەسیرەیەکی گەورە بوو زیاد لە دوومانیەک ئەمان بەرەو سۆڤێت و بە شەڕ و ناخۆشی و بەڕینی سنوورەکانی عێراق و تورکیا و ئەنجا ئێران و بەرەو سۆڤێت ئەمە بین ومانەوەیان ئەو چەند ساڵە و تقریبان 11 بۆ 12 ساڵ وە گەڕانەوەن ئەمە گرنگیەکەی ئەم پارتی دموکراتی کوردستان چووە سێ کۆنگرە بەسەریا ڕۆژ بە دووری بارزانی ڕەحمەتی هەموو کاتێک کۆنگرە ئەو سێ کۆنگرەی بارزانیان هەڵەبژاردەوە کە دووریش لە وڵات بوو بەڵام ئەمە هەموو بەرەو پێشکەوتنە ڕۆی بە هاتنە سەر تەختی کۆماری عێراقی دەستە دەستی عەبدولکەریم قاسم و گەڕانەوەی بارزانی ڕەحمەتی و خۆی هەواڵەکانی بۆ عێراق و بۆ کوردستان ئەمەش هەنگاوێکی گەورە و سەرکەوتنیی گەورە بوو بۆیە ئیدامەدان
لەگەڵ لە دوای ڕێککەوتن لەگەڵ قاسما و پەشیمانبوونەوەی هەندێک ڕێککەوتن لەگەڵ عەبدولکەریم قاسم و بەینی بارزانی ڕەحمەتی و شۆڕش با بڵێن گەڕانەوەی جەنابی سەرۆک بارزانی بۆ ناو کوردستان لە بەغاوە بۆ کوردستان و بەرپابوونی شۆڕشێلو شۆڕشێلو شۆڕشێکی گەورەی مەزن بوو شۆڕشێ بوو هەر لە چووکترین دەسەڵات و دەستکەوت و چەکەوە گەشتە ئەو شۆڕشەی کە گەشتە ئەوەی کە لە هەفتایە بەیانی ئازار کە لەسەر دەستی کاتی ئەحمە حەسەن بەکر بوو سەدام حوسێن بوو ئەو کاتە حکومەتی عێراقی چۆکی دانەوان بۆ پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی بارزانی نەمر و دەستکەوتێکی گەورە بوو بۆ کورد بۆ کوردستان بەیانی 11 ئازار بەیانی 11 ئازار بوو کە اتفاقێکی مێژویی بوو لە بینی حکومەتی عێراقی و پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی بەرزانی ئەو 4 ساڵە کۆمەڵێ بەندی باشە بوو بەڵام بەداخۆ دوای ئەو 4 ساڵە دووبارە ڕژێمی ئەو کاتە پەشیمان بۆ لە خاڵەکان و هەمدی سەوە لە 4 شۆڕشێکی گەورە بەرپاکرا و ڕۆژ دەسی پێکردەوە ئەمە هەمووی تێکۆشان و هەوڵی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی بە سەرۆکاتی جەنابی بارزانی ڕەحمەتی بەڵێ ئەگەر پەیڕە و پرۆگرامی کۆنگرەی یەکەمی پارتی دیموکراتی کوردستان بخوێنینەوە لەو سەردەمەیە لە ساڵی 1946 لە چوارچێوەی پەیڕە و پرۆگرامی پارتی پەیمانێکی نەتەوەیی هەبووە کە بناغەیەک بووە بۆ دامەزرانی دەوڵەتێکی کوردی واتە ئەوسا 77 ساڵ پێش ئێستا پارتی بناغەیەکی داناوە بۆ دەوڵەتی کوردی ئەگەر لە خاڵەکان بڕوانی لەسەر چاوەکانە هەیە لە کۆنگرەی یەکەمەوە بەشێکی جیایە لە چوارچێوەی پەیڕە و پرۆگرامایە بەڵام بەشێکی تایبەتە و پەیمانی نەتەوەییە ئەمە دەرخەریەوەیە کە پارتی بۆ بابەتە نەتەوەییەکە دروست بووە حیزبێکی سیاسی نەبووە کە تەنها ئیشوکاری سیاسی خۆی بکات بۆ مەبەستێکی سیاسی بۆ بەدەستێنانی دەنگ بۆ بەدەستێنانی کورسی بۆ چوونە دەسەڵات چونکە ئێمە ئازانین تاوەکو پاش 2003 بەو شێوە فراوانە و لە 92یەکیشەوە پاش ڕاپەڕینەکەی گەلی کوردستان بە شێوەیەکی سنووردار پارتی هاتۆتە دەسەڵاتەوە و کاری کردووە بۆی دەسەڵات بگرێتە دەست لە پێناوی ئامانجە گەورەکەیە بەڵام ئێمە ئازانین کە بابەتی حکومڕانیکردنی پارتی وەکو دەوڵەت لە 46ەوە سەری هەڵداوە بەڵام بە فعلی لە ساڵی 1964ەوە بە دامەزراندنی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش کە ناوەکەی بەو شێوەیە بووە بەڵام جێگرەوەی دام و دەستگا خزمەتگوزاریەکانی حکوومەت بووە بۆ بەڕێوەبردنی ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی شۆڕشایە پارتی کەواتە ئەزمموی حکومداریەکی دوور و درێژی هەیە بناغەیەکی پتەوی بنیاد ناوە چ لە مەوزوعانەتەوەیەکە چ لە مەوزوع حکومڕانیەکە ئەوەی کە تاوەکو ئێساش هێناوێتی لەسەر ئەو نەهجە نەتەوەییە هەمان سەرچاوەیە کەواتە پارتی حیزبێک نەبووە بۆ خۆی حیزبێک بووە بۆ نەتەوە حیزبێک بووە بۆ خزمەتکردنی نێتەوە حیزبێک بووە بۆ ئەوەی کە بتوانێ کورد لە ژێر دەستەییە لەو زەلیلیە لەو دابش بوونە لەو پارچە پارچە بوونەی کە هەمومان تاوەکو ئێستاش بە شێوەیەک لە شێوەکان پێوەی ئەناڵێنن ڕزگار بکات پارتی دموکراتی کوردستان ئێشتگری یەکەمی مافەنەتەواتەکانی گەلی کوردستان بوو هەر لە ساڵی 1946ەوە کە لە ڕووی استراتیجیەوە سەرکردایەتی هەموو قۆناغەکانی خەباتی گەلی کوردی کردو ئەم پارتە جیاواز لە هەموو پارتەکانی کە وەک باسم کرد زۆربەی پارتەکانی کە لە پێش زەرورەت یا لە دوای زەرورەت دروست بوون بەڵام پارتی حیزبی زەرورەتە لە سەردەمی زەرورەتا دروست بووە لە سەرەتای دروستبوونیەوە بوو بە دەنگێکی نەخێر بەرامبەر نارەکانی پارتی بوو بە جێ ئومێدی خەڵکی کوردستان لە دایکبوونی پارتی لە دایکبوونی هیوا بوو بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەگەر بینە سەر دەستکەوتەکانی ناتوانی لە دیمانەیەکی ئەوها بتوانی پەیامەکە بگەێنی چونکە دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان هێندە زۆرن لە ڕووی سەربازیەوە سەدان هەزار شەیدی داوە لە پێناوی ئەوەی کە کەرامەتی ئەم گەلە پارێزرێ لە ڕووی ئیداریەوە جوانترین
شێوازی ئیدارەی پێشکەش کردووە ئەگەر لە دوای ڕاپەرنیشەوە باز نەکەین ئێستا هەموو خەڵکی کوردستان باسی ئیدارەدانی پارتی دیموکراتی کوردستانەکات لە 70 بۆ 74 خەڵک توانیوێتی تەشتی زێر لە سەرسەری بێت لە بیابانێکا لە شاخێکا لە چۆڵێکا بخەوێ شۆڕشێک دوور لە تیرۆر دوور لە دزی دوور لە ئیهانە بە معنای کەلیمە باوکایەتی و دڵسۆزایەتی بۆ میلەتە کردووە ئێستا هەموو خەڵکی کوردستان ئەوەی لەو کۆناغا لە تەمەنێکاوە بێ بتوانێت مشکی ڕووداوەکان مێژووی بخوێنێتەوە ئەو جی لە کۆنەوە هەر هەموو وەزانن لە دوای ینی دوای دروستبوونی پارتی تەتویچی خەباتی پێش خۆی کرد تەتویچی خەباتی خۆی ینی تاجی لەسەرەوە خەباتە ناکە پارتی دیموکراتی کوردستان بەڕابەتی مەلا مستەفای بارزانی کە ئەو کاتە پێش پارتی لێرەوە چوو هاوکاری کۆماری مەهاباتی کردو لێرەوە چوو هاوکاری کۆمەڵە خەڵکیکەی کردووە لە هەر پارچەیەکی کوردستان پێویست بەوە بوو بێ کە لە هەر ڕوویەکەوە ئەم حیزبە یا پێش ئەم حیزبە هەڵسوڕێنەرانی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد کە بارزانی مستەفا ڕابەرایەتی کردووە چەندین نمونە و چەندین مێژوو هەیە توانیوانە هاوکاری پارچەکانی تری کوردستان بکەن دوای ئەوە یەکێک لە دەستکەوتەکانی 11 ئازارە بۆ یەکەم جارە وەسیقەیەک دیکۆمنتێکی باوەڕپێکراوی نووسراوی تەصدیقراو بەردەستی گەلی کوردستان وەکو وەرەقە لە بەردەستی بێ کە حکوومەتی عێراقی بۆ ئەو سەردەمە شعار لە پێناوی مەرحەلە بۆ ئەو سەردەمە حکوومەتی عێراقی دانی بە حکمی ذاتی ئۆتۆنۆمی ڕاستەقینە بۆ کوردستان داناوە لە دوای ئەوە لە ساڵی 1990 جەنابی کاک مەسعود باردانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان یەکەم کەس بوو لە شاری کۆیە پێشنیاری دەسەڵاتی شەرعیەت و دەسەڵاتی هەڵبژاردننی کرد لە دوای هەڵبژاردن یەکەم قیادەی کوردی بوو کە وشەی فیدرالی لە زاری ئەوە هاتە دەرێ و چەسپاندیشیان لە دوای ڕاپەڕین دروستبوونی ئیدارە حکوومەتی هەرێمی کوردستان بە حکومەتی پارتی دیموکراتی کوردستان هەر زوو تووشی شەلەل و کۆمەڵێ ناتەبایی ناوخۆیی بووینە گەر هەڵوێست و گەورەی پارتی دیموکراتی کوردستان نەبووایە بین ئێستا کە ئەمڕۆ ساڵیادی پارتی دیموکراتی کوردستانە خەریکە یادە مەزنەکە نزیکە بینەوە کە دەستە خوشتی 16 ئابە ئەویش 25 جینۆیە کە یادی ڕفراندۆمە ئەباڵینە ڕفراندۆم لێوە شاوەترین هەڵوێست حەکیمانەترین بڕیار بەهێزترین وەڵام کاریگەرترین تۆڵە بوو لە بەرامبەر ئەو جەوروستەمەی کە ماوەی 100 لەگەلی کوردستان کرا من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی حتا لە ژیانە بێ بە تەنیا شانازی ڕفراندۆمیان بەسە بێگومان پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕێبازێکی پیرۆزە کە ویش ڕێبازی بارزانیە بارزانی هەمیشە جەختی لەوە کردوتەوە کە ئێمە بتوانین خزمەتکاری گەلی خۆمان بین و ئەم خزمەتکاریەش بەڕاستی بەکردار پارتی دیموکراتی کوردستان سەلماندوویەتی ئێمە هەڵگری ئەتوانم بڵێم بۆ پاراستنی ئاڵای شۆڕشی کوردستان بووین کە هەڵگرتنی ئاڵاش بەڕاستی تاکە حیزب کە بڵێم لەسەر ئاستی کوردستاندا پارتی دیموکراتی کوردستان بۆ کە پارێزگاری لێ کردووە و هەتاکو ئەم ساتە وەختە لە دەست پارتی دیموکراتی کوردستانە و ئەتوانم بڵێم پەروەردەی نەتەوایەتی پارتی دیموکراتی کوردستان وای کردووە کە پارتی دیموکراتی کوردستان لە پێشەنگدا بێت و ببێتە پارتی پێشڕۆ دیارە بارزانی نەمرۆ فەرموویە شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت ئەمە ڕاستە ئەگەرچی ڕستەیەکی زۆر سادەیە بەڵام دەکرێت بکرێتە تێزی چەندین ناونیشانی دکتۆرا و خوێندنی ئەکادمی لەسەر بوترێت کە مرۆڤ چۆن دەتوانێت خزمەتکاری میلەتی خۆی بێت دیارە خزمەتکردن لە ڕووی ئاینێکەوە یەکەمیان پیرۆزە دووەمیشان لە ڕووە مرۆڤایەتیەکەوە کارێکی یەکجار پیرۆزە و پارتی دیموکراتی کوردستان لە بەشداریکردنی لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەر لە کابینەی یەکەم تاخو کابینەی نوێم بە هەموو شێوەیەک هەوڵ دەدات خزمەت بە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆی کات لە چوارچەوەی هەرێمی کوردستانە بگرە لەوانش کە لە دەرەوەی هەرێمی کوردستان واتایان لە دیاسپۆران یا ئەوە تا لە ڕوانگە و ڕەوەندی کوردین لە دەرەوە هەوڵی داوە بە هەموو شێوەیەک ئەو مۆرکە نیشتیمانیە کوردیە
لە لای تاکێک دروست بکات یا خودت فەرهەم بکات بەوەی کە مادام ئەو لە سەرخاشی خۆیەتی یەکەمیان دەبێت ئازاد و سربەست و بژیت و هەروە دەبێت لە ئارامیا بژیت هەروەها مافی ممارەسەکردنی کەرەستە پێداویستیەکان و پێویستیەکانی ژیانی خۆی بکات. تاوان ئەمە لە کورتەیەکی بچووکە بەڵام ئەگەر بچینە ناو دیتێڵسەکەیەوەم پێم وایە وردەکاری زۆری واتیا کە پارتی بە چەندین داتای زۆر گەورە خزمەتی بە نیشتیمان کردووە و تەنها لە بەرنمەیەکان ناتوانین یاخود لە لێدوانەکان ناتوانین ئەوە بسەلمێن. بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە هاتین لەگەڵ کەسی وەیدەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە قوتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان ئێمە یەکەم بەقیدی مەشکان ئەڵێ ڕەزانە بیر نەکەین پەیمانە ڕێبارزانی کوردستانیانەمانە ڕێبارزانی کوردستانیانەمانە شەباوەکو زریان گەردەنوو نارەکەیدا شەڕشی سەختی ئەینوو وەکڕا شەباوەکو زریان گەردەنوو نارەکەیدا شەڕشی سەختی ئەینوو. استراتیژی پارتی هەمیشە لە سیاسەتا بەتوو لە ڕێگاکانە نەڕۆشتووە، سایدە ڕاستەکەی سیاسەتی گرتووە. حیزبێک بۆ ئیمانی بە قەزینەتەوەکەی بۆ خۆی خاوەنی قەزیەکە بووە، سیاسەتی وەک خۆی وەرگرتووە. وەک خۆی هیچ ڕۆژێک لە ڕۆژان گرنگە حیزبێک بۆ یەک لە حزب مساوەمەی نەکرد بێ لەسەر مافی گەلەکەی. بڕوای بە ئاشتی و یەکڕێزی خەڵکی کوردستان بوو. ئەو مەهامە گەورەی کە لە هەموو دنیا حیزبێک بۆی دروستە بێ، حیزبێک بۆی دروستە بێ بۆ هەموو ئەرکە گرنگەکان ئەرکە پیرۆزەکان، پارتی بۆ ئەو ئەرکە دروست بوو کە دروستیش بۆ لە ئاستی ئەو ئەرکا بوو. لە هەموو جۆرەکانی خەبات هەرچی مفاوەزاتە لە ماوەی ئەم 50 ساڵە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ نایارەکانی کوردویەتی، هەرچی مقاومەی پارتی دیموکراتی کوردستان بەشی شێری بەرکەوتووە. پانتاییەکی زۆر لە دیبلۆماسی کە بۆ خەڵکی کوردستان و بۆ دنیای دەرەوە لەگەڵ دنیای دەرەوە دروست بۆ پارتی دیموکراتی کوردستان دامەزرێنە و سپۆنسەری بوو. حیزبێک بەم ڕەسەنایەتیە وای کردووە جارێک هێز بدا بە خەڵکی کوردستان، وجودی خەڵکی کوردستان بپارێزێ، وجودی خاک و خەڵکی کوردستان بپارێزێ. دوای ئەوەی کە هێزی داوە بە خەڵکی کوردستان، جارێکی تر خۆی هێزی لە خەڵکی کوردستان وەرگرتوتەوە بۆ ئەوەی ممارەسەی وەکو هێزێکی بەدەسەڵات ممارەسەی مافەکانی گەلی کوردستان بکە. ئەم حیزبە لە هەموو وێزگەکانی خەباتی ژیانی گەلی کوردستان بۆ یەک سانیەش وەک باسم کرد لە سایدە ڕاستەکەی سیاسەت لای نەداوە، سازشی نەکردووە، خەباتێکی پاچی کردووە، گەلی کوردستانی بە شێوە جوانەکە ئاراستە کردووە. هەمیشە ویستوێتی چۆن یەکگرتن چەکێکی تاقیکراوەی سەرکەوتووە بۆ هەر گەلێک، ویستوێتی ئەو چەکە کاریگەرە بێ، هیچ کاتێکیش چۆچی دانەداوە بۆ دوژمن. ئەگەر بیرتان بێ لە 16 ئۆکتۆبەر خەڵکانێک خەریک و گرە و لەسەر نەمانی ئێمە و کیانی هەرێمی کوردستان بکەن کە لەو کاتانە بوو کە کەس هەستیە کرد کەس دۆستمان نییە، تەنها خاک و خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵام لەو شەوە زەنجینا ئۆمیدیا لەو گەلە کۆمەچێپان و بەرینا پارتی دیموکراتی کوردستان سەرۆک و سەرکردایەتەکەی پێشمەرگەکانی هاتن لە هەموو میحوەرە سەخت و گەرمەکانی شەڕ لەوێ بڕیاریاندا یا کوردستانیانەمان. چۆن ساڵی 16 باردانی نەمر فەرموویەتی یا حەمرین یا ئەمرین، حزبێک ئەمە ڕێباز و ئاکار و بەرنامە و ستراتیژی بێ بەتاکید هەر لەسەر پێی خۆی مێنێتەوە و هەر کەسێش گرە و لەسەر زەعیبوونی پارتیەک هات دڵنیایکەین کە دۆڕێ و هەر کەسێش گرە و لەسەر بێهێزی پارتی بکە ئێمە دڵنیایەکەن ڕوسوڵ گرەوەکە هاباتەوە. ئەوەی کە پارتی بە حیزبی یەکەم هێشتۆتەوە تاوەکو ئێستا ڕازگۆیی سەرکردایەتی پارتیە لەگەڵ دەنگدەری خۆیە، لەگەڵ ئەندامی خۆیە، ئەو دروشمە واقعیانەی کە پارتی هەڵی گرتووە کە زیاتر لە چوارچێوەی خزمەتکردنی نەتەوە بەرژەوەندیە باڵاکانی کوردستان، هەروەها
خۆشگۆزەرانی بۆ خەڵکی کوردستان و فراهەمکردنی ئەو پێداویستیە سەرەتایی و ئەو ئیسحقاقاتانەی کە خەڵکی کوردستان زۆر لەوە زیاتر شایستایانە پارتی سنگی کردووە بە قەڵغان و ڕوبەڕووی ئەو تەحەدەیاتانە بۆتەوە بۆیە تاوەکو ئێستا پارتی لەلایەن دەنگدەری خۆی و متمانەی پێ ئەکرێ لەلایەن خەڵکی کوردستانەوە متمانەی پێکرێ بۆیە ئێمە ئەبینین لە نێوان هەڵبژارنێک بۆ هەڵبژارنێکی تر جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە تاوەکو ێساوەوەکو خاڵێکی ڕۆشن لە کاردامەیەتی سەرکردایەتی هەموو حیزبەکان هەیە هاتوونەتە پاڵ پارتیەوە زۆربەی زۆری ئەندام و لایەنگرانی حیزبەکانی تر هەیە هاتوونەتە ناو پارتیەوە بۆ لەبەرەوەی پارتیە ڕێزیان لێگرێ ئەو ڕێزەی کە لە حیزبی خۆیانە بەدی ناکەن لە ناو پارتی دیموکراتی کوردستانە بەدەستیێنین کەواتە خاڵی بەهێزی پارتی کە تاوەکو ئێستا بەهێزی ماوەتەوە ئەوەیە کە لەگەڵ دەنگدەری خۆیان ڕازگۆیە لەگەڵ ئەندامی خۆیان ڕازگۆیە خەڵکی کوردستانی تەنیا بۆ دەنگ ناوێ بۆ کاتی دەنگدان ناوێ هەر کاتێک بێ هەر کاتێکی ئاسایش بێ پارتی لەکوێ زانیوێتی دەستی خزمەتی ئەوی پێویستە بە دڵنیاییەوە بە سنگ فراوانیەوە قبولی کردووە خۆی ڕاستە پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی بارزانی نەمر و ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژوو لە شێخ عەبدولسەلامی بارزانەوە ئەمانە بیریان لە مەسلەی نەتەوەیی کردوتەوە پێش هەموو شتێ بیریان لە مەسلەی نەتەوەیی کردوتەوە و فەرقیشیان نەکردووە لەسەر کوردستانی گەورە هەر چوار پارچی کوردستان ئەوە ئیسپاتی نەتەوەیی خۆیان بوو هەر لە شێخ عەبدولسەلامی بارزان و شێخ ئەحمەدی بارزان و بگرە تا بارزانی ڕەحمەتی مشارەکەی هەر چوار پارچی کوردستانیان کردو لە ڕژێمەکانی کە بەرامبەریان بووە ئەمە ئیسپاتی نەتەوەیی خۆیانەکە و ئەو مەسلەی نەتەوەییە جەنابی سەرۆک مەسعود بارزانیش ئەوە پیادەکە کە لەوانەوە هاتوۆتە خوارەوە بۆ نەتەوە ئەوە تا مەسەلە هەموو شتێک کە هاتوۆتە پێش ئەوان بیریان لە نەتەوەی کورد کردوێتەوە بۆیە هەمیشە پاڵپشت بوون بۆ شۆڕشەکانی چ لە باکوور چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات چ لە ڕۆژئاوا ئەمان ئیسپاتیان کردووە بەو دیفاعکردنە لەسەر نەتەوەی کورد بۆیە دەست بە دەست هاتووە لە بارزانی ڕەحمەتی وەکو وتم تاکو بەیانی ئازار و بگرە دوای نەکسە کە دروست بوونەوە ئێمە هەم ئیسپاتمان کرد و پارتی دیموکراتی کوردستان وەکو جەنابی سەرۆک مەسعود بارزانی دوای بارزانی ڕەحمەتی و جەنابی مەرحوم کاک ئەدریسی ڕەحمەتی ئەمان ئیسپاتی نەتەوەی خۆیان کردووە بەردەوامیشن تاوەکو ئەوەی کە ئێستا بی لە هاتوونێتە خوارەوە لە شۆڕشی گوڵان کە دەستمان پێکدواتەوە لە دەرەوە ئەو پەیوەندیە گەورانە کە بوو لەگەڵ پارچەکانی کوردستان هەر لەسەر مەسەلەی نەتەوەی خۆیان بوو هەتا سەر هاتنە سەر لەم دوایە کە توانرا ئەو دەستکەوتانش بێنێتە دی بەڕاستی پیادەی خاڵەکانی جەنابی سەرۆک بارزانی ڕەحمەتی بووە کە ئێمە پیا هاتوین بەرەی کوردستانی و دیفاعکردن لە دەستکەوتەکانی کورد و هاتینە سەر ڕاپەڕین و هاتینە سەر بوونی پەرلەمانی کوردستان و حکومەتی کوردستان و بوونی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بە سەرۆکی هەرێم و ئەمانە هەمووی داکۆچی و دەستکەوتیشن لەگەڵەوە پارتی لە دوای قۆناغی نوێی عراقەوە کە لە 2005 لە دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆر سەدام حوسێن لە مەجلیسی حکومە بەشدارێکی کارایی هەبووە و مافە دەستوریە کوردیان ئەوەی کە چەسپاوە لە ناو دەستوری عراقدا لە ساڵی 2005 ڕۆڵی سەرەکی و کاریگەری پارتی دیموکراتی کوردستان بوو بە ڕابڕایەتی جنابی سەرۆک بارزانی کە بۆ ماوەیەکی کورت سەرۆکی مەجلیسی حکوم بووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە پارتی لە دوای عراقی نوێەوە کە بەشدارێکی کارای هەبوو بەردەوامی جەختی لەسەر چەند پرسی کردووە بە تایبەتی ئەو پرسانەی کە باسم کرد لە دەستورە چەسپاوە لەوانە مادەی 140 لەوانە مافی هاوڵاتی بوونی کوردستانی عراقی و کاری زۆر لەسەر ئەمە کردووە لە دوای ئەوە لە جەنگی داعشە ئەوە پارتی بوو سەرکردایەتی بەرەی
دژی تیرۆریە کرد بە نوێنەرایەتی وڵاتانی جیهان و مێژوو شایەتی ئەمە دەدات مێژوویەکی زۆر دووری نییە و لە 2017دا کاتێ پارتی دیموکراتی کوردستان جارێکی دیکە ئەم پێشنیاری ڕەفراندۆمی سەربەخۆی کوردستانەکە کە مافێکی نەتەوەی کورد و کوردستانیەکانە ئەوە خودی جەنابی سەرۆک بارزانی بوو کە وەکو پارێزەری خەونی کوردان کە هاوکات سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش بوو هەوڵی دەدات بوو ئەوی ڕێفراندۆم سەر بگرێت بۆ ڕێکەوتن لەسەر پرسی پێدانی مافەکانی کورد چ لە ڕووی شایستەی دارایی و بێت چ لە ڕووی هاوڵاتی بوون بێت ئەو پارتیە هەمیشە لە دانوستانەکانە ڕۆڵ و کاریگەری هەیە بۆی ئەو مافانە بەدەست بێنێت زۆر جار بە هێزی نیشتیمانی بوون یاخود بە هێزی جەماوەری بوون ئەمە دەسەلمێنێت کە لە ڕێگەی پرۆسەی دەنگدانەوە زۆر جاریش بەهۆی هێزی مفاوەزاتی خۆی لەگەڵ لایەنە شیعیەکانە یاخود لایەنە سونیەکانە واتر باشتر وایە بڵێن لای سەرکردە سیاسی نوێیەکانی عێراقدا. بێگومان حیزبی بێڕکابەر ئەتوانم بڵێم زۆرترین قورسایی بکەوێتە سەر چ حیزبێک لەو ساحەیەدا بێگومان ئەو حیزبە پێشەنگە. پارتی دیموکراتی کوردستان لە هیچ کات لە مێژوودا خۆی نەزیوەتەوە لە بەرپرسارەتیەکان ئەمەش ئەو هۆکارەیە کە بەڕاستی لە پێشەنگیدا ماوەتەوە هەمیشە قورساییەکان لەسەر پارتی دیموکراتی کوردستان بوون و هەمیشە تیرەکانی دوژمنان بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتریش ئەتوانم بڵێم بەرامبەر ماڵباتی بارزان بووە. ئەمەش سەلمێنەری ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە پێشەنگدا دەمێنێتەوە. بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە هاتین لەگەڵ کەسی وەی دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە قوتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان ئێمە یەکەم تەوقیفی هەمشکان ئەم ڕێبازانە بیر نەکەین پەیمانە ڕێبازانی کوردستانیانەمانە ڕێبازانی کوردستانیانەمانە شەباوەکو زریان گەردەنوو نارەکەیدا شەڕشی سەختی ئەینوو وەکڕا شەباوەکو زریان گەردەنوو نارەکەیدا شەڕشی سەختی ئەینوو. من پێم وایە حزبی سیاسی ئەگەر مەبەستی خزمەتکردنی خەڵک نەبێ تەنها کۆمەڵێک ئامانجی سیاسی لە پشتەوە بێ بۆ کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی کە بگات بە دەسەڵات و هەندێک لە ئایکۆنەکانی پێگەی و منسەبێکیان هەبێ ئەو حیزبە زوو ئەپوکێتەوە لە مێژوویەکی زۆر نزیکای ئێمە بینیمانە لە کوردستان حیزب هەبووە هەڵکشاوە بەرەوسەرەوە بەڵام دوا فترەیەکی کەم پوکاوەتەوە لە ناو خۆیان نەماوە داڕماوە بەڵام پارتی لەبەر ئەوەی لە سەرچاوەیەکی ڕوونەوە سەرچاوی گرتووە لە کانیاوێکی ڕوونەوە لە ڕێبازێکی ڕوونەوە لە منهەجێک کە تاوەکو ئێستا نەگۆڕ بووە بە هەمیشەی سەرڕایەوەی کە ڕوبەڕووی زۆرترین قەیران بۆتەوە ڕوبەڕووی زۆرترین تەحەدا بۆتەوە ڕوبەڕووی زۆرترین دوژمنکاری بۆتەوە چ لە دەرەوە چ لە ناوخۆی کوردستان بەڵام لەبەر ئەوەی نیەتێکی پاکی هەبووە لەگەڵ نەتەوەی خۆیان ڕێبازێکی دروستی پەیڕەو کردووە بۆ خزمەتکردنی خەڵک بۆیە تاوەکو ئێستا خەڵکی کوردستان ئێمە گەر هەڵبژاردن بکەین بە پێوەەر بە نمونە بە بەردەوامی متمانەی خۆیان داوەتەوە بە پارتی بۆ لەبەرەوەی ئەزانن دەستێکی ئەمینە ئەزانن کە ئەو پلە و مەنسەبانەی کە ئێستێحقاقی پارتین لە پێناوی خزمەتی خەڵکەکەیە بەکارێنێ بە پێچوانەی هەندی حیزبی تر کە تەنها بەرژەوەندی شەخصی و مەکاسبی ئەوەی کە پەیوەستە بە خودی حیزبەکەوە تەنها مەبەسییانەوەیە لە بانگراونی پارتی دیموکراتەکان تەریقەتێک هەیە تەریقەتی بارزانی پێڵێن ئاکار و ڕەوشی بارزانی و بارزانیەکانی پێڵێن ئەمان 100 ساڵ پێش ئێستا 100 ساڵ سەدەیەک پێش ئێستا ئەم خانەوادە بەرزە ئەمە پیاڵدان نییە بە شەخص جێڕانەوەی مێژووە ینی مێژوو پێویستە ئەمانە
سیستەمێکیان بۆ ژیانی خۆیان داناوە ئەم تەریقەتە نیشتیمان پەروەری ئینسان دۆستی ژینگە دۆستی تەنانەت هەموو تاریخی ژیانیان بچووکترین خاڵی نامۆ و کللتوری ناشرینیتیانە ئەگەر ئێستاش ئێمە مەسمەوەی وەکو پارتی دموکراتی کوردستان پارتی دموکراتی کوردستان لەسەر ڕێبازی بارزانی بێ ئەوەی جەنابی سەرۆک لە کۆنگرە فەرمووی کارکتەرەکانی پارتی دموکراتی کوردستانیش لە ڕەوشی بارزانیان بەربکەوێ یعنی بە معنای کەلیمە لەگەڵ پێناسەکەی خۆمان تەباو گونجاو بین بگەڕێنەوە بۆ ئەو ئەساڵەتەی پێشومان ئەگەر هەر لە هەندێک شوێن لاماندا بە یا هەندێک لە ڕێبازی باردانی نەچێت بگەڕێنەوە بۆ ئەساڵەتە زۆر لەوەی ئێستاش باشترە بین ئەوان هەشتا ساڵ پێش ئێستا لە منطقەی بادینان جانداریان واریە کردو کە لە ئینسان نەترسێ ئاشتیان خزۆتە ناو ئەوانەوە نیانێشتۆ شیربایی هەبێ نیانێشتۆ گەورە بە بچووکە بێ نیانێشتۆ ئافرەت بە زۆر بەشودرێ ئازاد بۆ خەڵک دوای ئەوەی ئەنیش شێوازی ئەوە ئێستا کە پێڵێن پێشکەوتن ئەوان ئەو کاتە ئەو پێشکەوتنە لە چوارچێوەیەکی زۆر جوانە لە ژینگە دۆستیە لە کوردستان پەرستیە لە مقاومەتە لە پێشمەرگایەتیە لە کاروباری کۆمەڵایەتی و ئیداریە توانیویانە خۆیان ڕێ بخەن پارتی زادەی بیری ئەم تەریقەتەیە بۆیە خەڵکی کوردستان لای پارتی دموکراتی کوردستان لە هەمووشت پیرۆسترە جارێک جەنابی سەرۆک بارزانی لە ساڵی 1992 یعنی ئەمە سەرتۆپی ئامادەبوونە بۆ خزمەتی گەلی کوردستان جەنابی سەرۆک بارزانی فەرمووی ئەگەر پارتی دموکراتی کوردستان ڕێگر بێ لە بەردەم هەڵبژاردن و بوون بە دەوڵەتی کوردستان من ئامادەم پارتی حەلکەم بۆیە ئەم حیزبە حیزبی ئەوەیە کە میلەت خزمەت بکە بارزانی نەمر بۆ عەزەمەتەوە جارە بۆ دابەزیەوە بۆ لای بۆ تەدەخولی لە هەژارێک کردووە کە مافی خوراوە بۆیە بەڕاستی پارتی دموکراتی کوردستان بە معنای کەلیمە هەم ئەوەی کە بارزانی نەمر فەرمووی بە خزمەتکاری ملەتی خۆی بێ خزمەتکارە و پێم وایە ئەگەر لە ڕابردووش لادانێکی کەم یا دوورکەوتنەوەیشی چەند ساتنیمەتری لە ڕێبازی پارتی و بارزانی من پێم وایە لە ئایندا لە ڕاستپاردە و پیرۆزیەکانی دوای کۆنگرەی چواردە پارتیە گەڕێتەوە سەر ڕێچکەی ئاسایی خۆی و هەم وەکو حیزب لە ڕێبازی بارزانی دەچێت هەم کارکتەرەکانیشی لە ڕەوشی بارزانن بەرەکەی و ئایندەیەکی ڕوون چاوەڕێمانە هەڵبەتە پەیوەندی نێوان پارتی دموکراتی کوردستان من با پرسیارەکە بۆ شێوەیە لێ بکەم پەیوەندی نێوان پارتی دموکراتی کوردستان و ڕێکخراوە جەماوەریەکان پەیوەندێکی زۆر پتەوە لەسەر ئەساسی پەروەردەکردنە ئێمە پەروەردەمان لە پارتیەوە بۆ داوەبەسێتە خوارەوە نەک ئەوەی کە هەندێک لە بیری حیزبایەتی بۆ خزمەتکردن بە تایبەتی ئێمە ئەو پەروەردەی کە لە پارتیەوە هەمانە پەروەردەیەکی نەتەوایەتیە و ئەم پەروەردە نەتەوایەتیە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین خۆمان بە خزمەتکار بزانین و کارکردنی ئێمەش سەرپشکراین بۆ خزمەتی چون و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە بە نمونەیەکێتی قوتابیانی کوردستان وەک ڕێکخراوێکە کار لەسەر توێژی قوتابیەکە هەڵبەتە توێژی قوتابی مانێ و نەمانوێت توێژێکی بنیادنەرە بنیادنەری دوێن و ئەمڕۆ داهاتوومانن بۆیە خزمەتکردنی ئەم توێژە گرنگەی کۆمەڵگە ئێمە بە ئەرکی خۆمان زانیوە و هەمیشە دەعمە مادی و معنەویەکانمان لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە بووە کە ئێمە بتوانین خزمەتی ئەو توێژە گرنگەی کۆمەڵگە بکەین هەم لە پەیڕەوی پارتیە هەم لە تێڕوارین و استراتیژێتی پارتیا گەنج ئایندە و بزوێنەری داهاتوی وڵاتم بۆیە یەکێتی لاوانی دموکراتی کوردستان کە لە 1950 سال لە سەردەستی مەلا مستەفای بارزان لە دروست دەبێت دیارە مە هەنگاوێکی استراتیژیە بۆ داهاتووی ئەم وڵاتە ئەویش لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە خزمەت بە گەنجان و لاوانی خۆی دەکات واتا بڵێن خزمەت بە گەنجان و لاوانی کوردستان دەکات پێشکەشکردنی دەیان خزمەت گوزاری یاخود دەیان چالاکی جۆرا و جۆر هەم لە گرنگی پێدان بە لاوان هەم لە گرنگی پێدان بە داهێنانی لاوان هەروەها ڕەخساندنی ئەو هەموو دەرفەتە بۆ ئەوەی کە گەنج و لاو خۆیان تیا ببینەوە چ لە ڕیزەکانی پارتیدا بێت یاخود لە ڕیزەکانی حکوومەتدا بێت یاخود ناو ڕیزی ڕێکخراوەکاندا بێت ئەوە پارتیە ئەو دەرفەتە ئەو درگاواڵایی کردوتەوە بۆ گەنجان و لاوان و بیانەوێت لەو ڕێگەوە خزمەت بکات ئێمە ساڵانە بە دەیان خول و چالاکی جۆرا و ژێر کە بۆ خزمەتکردنی لاوانی سنووری سلێمانی
فەرەهەمیەکەین و دابینیەکەین و پێشکەشیانەکەین دیارە ئەوە ئەو تێڕوانینەی پارتیە پارتی دموکراتی کوردستانە کە دەیەوێت بەم شێوازە خزمەت بکە هەڵبەتە تەنها لاوان نییە چەندین ڕێکخرا و چەندین سێکتەر و هەروەها لە ڕێگەی حکوومەتیشەوە زۆر خزمەت بە گەنج و لای کوردستان دەکات. عليكم دعيتي وكل مدان لما عليكم توقيتي مشكان أبريد زاد بما كين بيمانا ريبان زاني الكردستان يا نمانا ريبان زاني الكردستان يا نمانا شباب وزريان جردنون نعرف إذا شرشي سختي عينو والله شباب وزريان جردنون نعرف إذا شرشي سختي عينو ئەمی ئەدەیادێکی پیرۆز و گەورەیە بەنسبەت نەک پارتی دیموکراتی کوردستان بەنسبەت هەموو میلەتی کوردەوە چونکە وەکو باسمان کرد هەچەند کورتەیەکمان باس کرد بوونی پارتی دیموکراتی کوردستان و ڕێشکە و ڕێڕەوی ڕێبازی پیرۆزی بارزانی ڕەحمەتی بەڕاستی هەمووی ئامۆژگاریە توانایە قووەتە هێزە یعنی شتێک ئەگەر ئێمە لەسەر ڕێبازی بارزانی ڕەحمەتی بڕین هەمومان وەکو کورد دڵنیام لەوەی کە زیاتر ئەگەین بە ئاوات و ئەمانج و هەدەفەکانمان ئەنجا بۆ تەبایی و برایەتیش ئێمە ضرورە ئەو حکمەتی جەناوی سۆک بارزانی یان جەناوی کاگنیچیوان بارزانی وەکو سەرۆکی هەرێم یان جەناوی کاک مەسوود بارزانی وەکو سەرۆکی حکوومەت هەموو محاولاتەکان هەموو کورد دەزانێ هەموو خەڵک دەزانێ چ لە چاو پێکەوتنەکان چ لە تەسریحاتەکان ئەمە هەمووی بۆ تەبایی و برایەتی میلەتی کورد بۆ لایەنەکان هەمووی لە مەسلحەتی کوردە چونکە ئەگەر ئێمە تا تەبابین برابین یەکگرتوو بین دژمن چ دژمنەکانی ناوەوە ناوەی عێراق چ دژمنەکانی دەرەوە ناتوان تەسیرمان تێ بکەن و سەرکەوتوژە بین بەڵام ئەگەر لەناو خۆمانە بەتایبەتی لەناو کوردستانە لایەنەکان ئەوەی کە هەیە چ عیلمانی چ ئیسلامی ئەگەر تەبانەبی یەکگرتوو نەبین وەڵا پێش ئێمە ئەوانە زەرەرەکەن کورد زەرەکە میلە زەرەکە ئەوە تاگەت تەباییە خۆشەویستی ڕێکێکە بێ چەند خۆشە ناو بازار فەرقەکە ژیان فەرقەکە لەم یادەیە بە پێویستی ئەزانم کە پیرۆزباییەکی گەرم لەوانە بکەم کە سەردەمانێکی زۆر ژیانی خۆیان بەم حیزبە بەخشیوە لە ئاوارەیە لە ئێران ماوەیەکی زۆر دوور و درێژ بە نەداری بە هەژاری بە بێباوکی من خۆم لەبەر ئەوەی ئەو نەوەیەم کە لە ئاوارەیە پەروەردە بووم یعنی هەست بە و مەعاناتاکەم زۆرمان هەبووە لەوێ کە باوکی شەهید بووە مناڵ بوون ئێستا کە ئەیان بینم لێرە و سەردەمانم دێتەوە یاد بۆیە پێویستە بەر لە هەموو کەسێ پیرۆزبایی لەو کەسە خۆڕاگرانە بکەین کە لە ئاوارەیە پارتیان جێنەهێشت زیندانیە سیاسیەکانەوانەی لە پێناو پارتیا و لە پێناو قەزیە نەتەوەیەکەی ئامادەبوون زیندانیان هەڵبژار بەڵام کەسایەتی خۆیان نەدۆڕان بنەماڵەی شەهید ئەو شەهیدە سەربەرزانەی کە بە مێژوو بە درێژایی مێژووی شۆڕشەکانی کورد ئەوانەی کە پارتی دیموکراتی کوردستان سەرقافڵەی بووە لە ڕیزەکانی پێشمەرگەدا شەهید بوون و ئێسانەوەکانیان بە بەردەوامی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە خزمەت دەکەن ئەوانەی کە لە ناخۆشیەکانە لەگەڵ پارتی بوون پێویستە کەسانی یەکەم بن کە لە خێر و خۆشیەکانە لە ئاسانکاریەکانە لە ئاسوودەییەکانە لە پارتی سوودمەند بن بۆیە من لێرەوە بە پێویستی ئەزانم بەر لە هەموو کەسێک پیرۆزبایی لەو خۆڕاگرانە بکەم و ئەم یادە لەوان پیرۆز بکەم من جارێکی تر لە یادی هەفتا حوتەمین ساڵیادی دامەزانی پارتی موکرتان پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم
پیرۆزبایی لە جەنامی سەرۆک باردانی و سەرۆک و سەرکردایەتی پارتیەکەم پیرۆزبایی لە خەڵکی بە شەرەفی کوردستانەکەم کە زەخیرەی هەموو شۆڕشەکان بوون کە قورسایی هەموو شۆڕشەکان لەسەر خەڵکی کوردستان بۆ ئێمە گەلی کوردستان بە سەرچاوی بڕیار بە سەرچاوی هێز و وزە بە پیرۆزیە دانین هەر لەو پێناوەش دامەزراوین هەر لەو پێناوەش خەباتەکەین بەڵێ نەدەین ئەو حیزبە بین کە لە ئاستی چاوەڕوانی بەرزی خەڵکی کوردستان بین. ئومێدەوارم تەمەنی ئەم حیزبە تەمەنی پارتی دموکراتی کوردستان هێندە بەرز و درێژ و تەندروست بێت تا و کاتەی دەتوانێت خەونە گەورەکەی کە دروستکردنی دەوڵەتی کوردیە خۆ دەوڵەتی کوردستانیە بگەێنێتە ئامانج. خاڵی دووەمیژەوەیە ئومێدەوارم پارتی دموکراتی کوردستان زیاتر گرنگی بە گەنج و لاوانی هەم ڕێکخراوەکانی خۆی ئەمیژی حیزبەکەی خۆی ئەمیش کوردستان بدات و دەرفەتی زیاتر بڕەخسێنێت بۆ ئەوەی ئەم گەنجە ئەم پارتە ئەگەر هەرچەنە تەمەنی درێژە بەڵام هەمیشە هەر بە گەنجی بمێنێتەوە. هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ پارتی دەخوازین تەمەنی جەنابی سەرۆک بارزانی درێژ بێت بۆ کورد و کوردستان. سوپاس بۆ ئێوەشمان دەرفەت. من لە کۆتایی ئەڵێم پیرۆز 77 ساڵ خەبات و بەرخودان پیرۆز 77 ساڵ خۆنە چەماندن پیرۆز 77 ساڵ پاراستنی خاک و نیشتیمان و نەتەوە زۆر زۆر سپاسدانە. بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە هاتین لەگەڵ کەسی وەیدەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە قوتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان ئێمە یەکەم بەقیدی وەمشکان ئەڵێ ڕەزانە بیر نەکەین پەیمانە ڕێبارزانی کوردستانیانەمانە ڕێبارزانی کوردستانیانەمانە شەباوەکو زریان گەردەنوو نارەکەیدا شەڕشی سەختی ئەینوو وەکڕا شەباوەکو زریان گەردەنوو نارەکەیدا شەڕشی سەختی ئەینوو